سلاوتان ليبي ئەوڕکە حەزم لێ بەحسی شتێکی بکەم بەڕاستی زۆر نەفەر دەوروبەری منیش دەیناسم سەرشتیان زۆر هەیە و شەقیقە لە وەختی فەرعونەکان خۆ پاراسێتەمۆل هەبوو دەرمانە و تشتانە نەبوو چیان بەکاردەهێنا شتێکی بەڕاستی بۆنیشی زۆر خۆشە هەمووتانش لە ماڵێ بەکاردێنین بەس باوەڕ ناکەم زۆر کەس ئەوەی بناسیتن ڤانیلە بەخۆی ئەو هایە پاودەرێکی سپینیە ئەو هایە ئەومان ئەوەی بەکاردێنین و دوای دارچینیش دارچین ئێستاگە بڵێ شەقیقەی کامل لا دەبێت بەس یارمەتی دەکاتن شەقیقە زۆر کەمتر بی لەگەر ڤانیلەکەی زۆر بە قوتریش دەبیتن حتا ئیشەڵڵا شەقیقەکەتان لاچیتن چیت کەشمان پێویستە جیزی هندی بەسەوە لە ئاخری دوا پێویستمانە ئێستا بە دەست پێ بکەین ئەو ڤانیلانانە کیچێک ئیسعاجە حتا چا دەکەین بە سوودی زۆرە ئەوە دنکی تێدایە دەبی ئەو دنکانە بین نەدەرێ دەبینن ئەوها دەکەنەوە ئێستا ئەو دنکانە دەین نەدەرێ دنکەکان ڕەشن دەبینن ڕەشە ئەوی دادنین لێرە حساب کەوچی کچێک بە کاڤیاری دەچێت کچێک ئیسعاجە لۆ دنکەکان بین نەدەرێ بەس بەڕاستی بە سوودە گڵاسێک ئاویشمان پێویستە ئەو هەر حیسابە لە یەک نەفەری ئاگدار بن ئەگە حەستان لێ لە دووسێ نەفەری چاکەن دەبی زیاتر ئاوی بەکاربێنین دەبی زیاتریش ڤانیلەکەی بەکاربن ئێستا من دوو ڤانیلەم بەکارهێنایە ئێستا دەبی تەماشاکەن هەتا ئاوەکە باش دەکوڵێتن و دوای تێدەکەین دارچینەکە هەرێکسەر دەتان تێکەن حتا ئەڕۆمێکی خۆش وەگریتن حتا ئاوەکە گەرم دەبیتن ئەمە جیزی هندیەکەی حازر دەکەین پێویستمان بە گڵاسەکە ئێستا جیزی هندی سێ کونی هەیە یەک کون نەرمە ئەوە دەتانن بە چەقوەچی ئاهاتێکن ئەمە بەس پێویستمان بە ئاوەکەیە دێت ئیشێکی کچێک ئیسعاجە بەس دێت جیزی هندیەکە دوایێ دەتان بشکێنن بکەنە ناو حەسارەی لۆ نمونە لۆ پرچی خۆتان لە ماڵێ دەتان بەکاربێنن ئەگە حەزیشتان لێ دەتان بخۆن بەس لەو پرچیش دەرەجەیەکە یعنی پرچتان زۆر نەرم دەکاتن دەتانن لۆ نمونە چارێگەک لەسەر پرچتان دانین باش مەساشی بکەن و دوای بە ئاوی بشم کەت ئەوەندە بەسە زیاترمان ناوێ ئەوەش کوڵایە لێرە ئێستا ڤانیلەکەی تێدەکەین بۆنێکی خۆشیش لێدەی بۆن دارچینەکەی زۆر بخواتە 5 دقیقە ئەوها لە کۆڵی دەگەڕێن ئێستاوە 5 دقیقە لەسەری تێ دەیلین کریچێک ئەو چایە کریچێک سارد بیتەوە ئێستا سارد بوویتەوە تان بکەنە ناو گڵاسەچی و ئاوی جیزی هندەکە شتێکەڵ دەکەین لەگەری ئەوە دەتانن هەموو شەوان بخۆن شەوان لە پێش نووسنێ چکە ڤانیلەکەش چ دەکاتن یارمەتین گۆشت دەکاتن ئاسانتر بنون سوودێکیش لەوە دەگەن ئەوە زیاتر لۆ پیاوەکانە لۆ چووکی پیاوان زۆر بە قوتر دەکاتن یعنی بەڕاستی زۆر سوودی لێوەردەگەرن شتێکی باشیشە سروشتیە یعنی دەتان واز لە حەبیبین تامیشی زۆر خۆشە
هیوادارم یەکتری دەبینەوە. سلااو ڕێزم هەیە.